ئێوارەتان باش هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم ئەم مژارانەمان بۆ دیاسپۆرای ئەم شەوە ئامادە کردووە. سەرەڕای هەوڵەکانی سەرۆکوەزیرانی سوێد و سەرۆکی فینلەند تورکیا هەر پێداگیرە لەسەر مەرجەکانی بۆ قبولکردنی ئەندامەتی و دوو وڵاتە لە ناتۆ. 33 کەسایەتی کورد و تورک کە لە دوو وڵاتە دەژین داواکراون لەلایەن ئەنقەرەوە. خانمێکی پەرلەمانتاری کوردستانی و سوێدی لەو دۆزەدا زۆر ناوی دێ دواتر زۆرتری لەسەر دەزانن. لە ئەڵمانیاش خانمە پەرلەمانتارێکی کوردستانی ئەڵمانی بۆتە جێی باخی سیاسیەکان و میدیاکان. سەیران پاپۆی جززیری ئەم شەو میوانی دیاسپۆرایەوە باز دەکات کە خۆی ئەو هەموو باخ پێدانە چییە. هەر لە ئەڵمانیا ناوەندێک بۆ دۆکمنتکردنی ئەو کۆمەڵکوژیانەی بەسەر ئێزیدیەکان داهاتوە دانراوە. نیز فیچەرێکی زنار شینۆی لەسەر دەبینین و دواتر لە ستۆدیۆ زۆرتر قسەی لەسەر دەکەین. دوایەویش چیرۆکی باڵکێشی کارسازێکی کورد دەبینن کە هێشتا تەمەنی نەبووتە 40 ساڵ بەڵام بووە جێی متمانەی دامەزراوە سەربازی و کارگەڕی و تەندروستەکانی ئەڵمانیا. کارواناکرێی ئەوەشمان بۆ باز دەکا کە چۆن بە هەژاری خۆی پێگەیاندەوە و ئێستا 320 کەس کاری بۆ دەکەن. دوو هەفتەیە هیچ هەواڵێک لە سوێد و لە فینلەند گرنگتر نییە لەو داواکاریانەی کە تورکیا سەبارەت بە کورد لەو دوو وڵاتێ هەیە. هەفتەی ڕابردوو لێرە لەم بەرنامەیە باسیەوەمان کرد کە چۆن ئەنقەرە سوێد و فینلەند تۆمەتبار دەکات کە پشتیوانی لە پەکەکە دەکەن. هۆیەکە شێوەیە کە وەک تورکیا باسی دەکات خۆپشاندانی پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان لە سوید دەکرێن و هەروە هەندێک پەرلەمانتاری سوێدیش پشتیوانی لە پەکەکە دەکەن. مەبەستی تورکیا لەو پەرلەمانتارە ئامینە کاکە باوەیە کارگەشتەوەی کە لەسەر زاری باڵیۆزی تورکیا لە سوێد داوای ڕادەستکردنەوەشی بکرێت کە شارەزانی دەستوری و مەدەنی بە داوایەکی کۆمێدی دەزانن چونکە کاکە باوە هاوڵاتی و پەرلەمانتاری سوێدە و وڵاتی نامەی تورکی هەیە. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی نوێی سوێد بە دەنگی یەکلاییکەرەوەی کاکە باوە توانی متمانەی پەرلەمانی بەدەست بێنێ و مەرجی ئەو خانمە پەرلەمانتارە کووردە بۆ پشتیوانیکردن لە حکوومەتی نوێی سوێد بۆ دروستبوونی حکوومەتی نوێی سوێد ئەوە بووکە دەبێت پشتیوانی لە ڕێڤەبەری ڕۆژاوای کوردستان بکەن. لە ڕۆژانی ڕابردوودا سەرۆکوەزیرانی سوێد هەروە سەرۆکی فینلەند لەگەڵ سەرۆکی تورکیا قسەیان کردووە بەڵام وەک ڕاوێژکاری کردوخان باسی دەکات بە تەلەڤیزۆنی فەرمی سوێدی ڕاگەیاندووە کە هەموو لایەک ڕێککەوتون لەسەرەوەی کە ڕێک نەکەون. سوێد و فینلەند پێویستیان پێەیە کە تورکیا ڕازی بێ بۆی ببنە ئەندام لە هاوپەیمانەتی ناتۆ. ئەو هاوپەیمانەتیە 30 ئەندامی هەیە و هەر ئەندامێکی نوێ زیاد ببێ دەبێت هەرسی ئەندامەکە ڕەزامەندی لەسەر بڵێن ئەندام بوونەکەی بدەن. ئەمە لە سوێد بوو. لە ئەڵمانیاش دیسان باسی پەرلەمانتارێکی کووردە بەڵام بە شێوەیەکی جیاواز. پاش ئەو شکستەی کە کریستیان دیموکراتەکان لە هەڵبژاردننی ساڵی ڕابردوودا لە پەرلەمانی فیدراڵی ئەو شکستێک کە تووشیان بوو ئێستا خەریکەوەن کە جارێکی دیکە بەهێزەوە بگەڕێنەوە ئەویش لە ڕێگەی هەڵبژاردننی هەرێمەکانەوە. لە هەرێمی شلێزڤیگ هۆڵشتاین خانم سەیران پاپۆ هەیە کچی جززیرەیە سیاسیەکی گەنجە توانیوێتی سەرکردەی سوسیال دموکراتەکان لەو هەرێمە کە سیاسێکی بە ئەزمونە و سەرراوەی کە کووردە بەڵام قەت باسی کوردبوونی خۆی ناکات توانیوێتی شکستی بدە. ئەمە دەنگدانەوەی گەورەی هەبوو لە ئەڵمانیا و والێک درراوە کە ئەمە دەستپێکی گەڕانەوەی کریستیان دموکراتەکانە لە هەڵبژاردننی داهاتوودا بەهێزەوە. ئەم هەفتەیە چوینە پەرلەمانی ئەو هەرێمە چوینە لای سەیران پاپۆ لەوێ گفتوگۆیەکمان لەگەڵی هەبوو پێم خۆشە پێکەوە تەماشای بکەین. هەفتەیەکن تو سەرکەتی پیرۆز بە بێگومان پاش ئێستخوازم بزانم چما سەرکەتناتە هەڵبژارتناندا لە ئەڵمانیا ئەو قاس مەزن بوون و چەیەکی مەزنتر لێ دەستپێکی سەر هەرێماوە شلێزڤیگ هۆڵشتاین و بتایبەتیش لەسەر باژارێکی ئەستخوازم باخفم gelek Kurd lever dijîn herêmawe û ez çûme navwan bi taybetî jî nav bajarê we li Kîlê Garden heye cihek heye û min dî rewşa wan ne baş e gelek pêwîstiya wan hene mirov dibîne ku ev der Almanyayê lê Almanyayekî pir cuda ye ne pêşketiye
د ساڵێن بێ دەتوت خوازی چ بکەی بۆ کوردên ku li vir in ku rewşewan baştir bibe. Caraya kemîn ez gelek spas dikim ji bo hatina hewa. Wek hûn zanê ku berê 10 heftê hilbijartin li vê de çêbûn, ez jî endam bûm, hez sira 18 de bûm li lîsta Schleswig-Holsteinê de wek dîrek kandîdat ez ji bo Kiel-Ost, nav Kiel-Ostê de jî Garden jî tê de hevî û gelek xelkê me yê biyanî wê de dijîne, zêdetir xelkê me yê Kurdên me jî gelek wê de dijîne. Ji ber wê yekê jî min dixwasta ez wê de bibim endam û min ê xistin endam. Piskirêka Gardenê gelek zehve, yani aliyê bürokrasî ve gelek zehmetî lê hene, li aliyê xanî ve yani xanî pêdakirin gelek zehmetî hene. Ji ber ku dema hilbijartinê de ez çûm yek û yek mal bi mal ez geram, min dixwasta bizanim ku piskirêka xelkên wê de çîne. Yani min dixwasta ji ber ku min şwara got ez bibim parlamenter, ez dixwazim bim parlamenterê hewe. Her tim derî şwara vekirî be ama ez nekevim diyalogê de ez li tinê li parlamenterê rînime hengê ji bo min jî zehmet ez nizanime li cihê ez hatîm hilbijartin wê de piskirêk çine. Piskirêkên gelek cur hene, yani ji bo jinan jî piskirêkên wa gelek zehmetin. Mesela imkanê wa ji bo şugul gelek nînin wê de, an jî ji bo aliyê zimanê de gelek xortê me li wê de hene zimanê dayika xwe mesela nizanin. Ew jî hingî piskirêkî gelek mezin ji ber ku gura min miro zimanê dayikê miro nezane, miro hingê nizane zimanê dîtir jî miro nizane. Gura wê jî divê xebatê me çêbin ama em hênûne min 10 heftê em nîka ez hatime hilbijartin min soz daye ku ez li wir bim ji bo piskirêka çareser bikime. Piştî ve re jî dema koalîsyon çêbî ez ê hertim li wir bim û piskirêka wa jî bi wara hevdora çareser bikim. Yek ji wan pirsgireka mesela dayra biyaniya aslında bihorde dibêjin gelek dereng bersif didin, gelek karê me li wê derê dimînin. Hûn dikarin ser vê mesele karekî bikin bi we? Belê ama ez dixwazim vê jî bidim diyarkirin SPD li vir yani li herema Kîlê de yani şaredarî destê wa de yani ne destê CDU de ye em li Schleswig-Holsteinê em yekemîn partîne Sosyaldemokrat. Genau Sosyaldemokratên ama dema hilbijartinê de jî ev jî meselekî gelek girîng bû ji ber wê jî em gelek serîketîn gelek insanên me termîn dixwazine yani randevu dixwazine piştî 4-5 هفتیا حتی جهابک ده حتی ترمیج دنیا 3-4-6 جی در باز دبی پسکریک گلیک مثلا مثلا از خواجی به یک و یک برات حوصله کتن تکیلیه گلیک ترمین جی مخواستن ویده دوی یعنی ویده یکمیم خبات من لسر وی بس لسر رات حوصله حتی ایروجی تلفن مثلا تینا دبیجن کو سیران تو دکاری عالی رات حوصله از بکاری تشنابکی ام شارداری ندستیمده اما وقت پارلمانتر از ویده ده خبات خواسته هی گرینتر باشه مدیا آلمانی تلویزیون گوارن وری بناوتک همی تشتک دنویسینن کردک دنافس دودا درکت الهرما چما اوقاس نوچه گرینگ بو جبری دما از هاتم هلبجارتن گلک پارتین دیتر یعنی اش خو باور بیم کو از بکارم دیرکت در اخینمه جبر کو پارتیا ما بتایبت دیرکت در اخینن یعنی ام سهو 4 پارلمانترین هاتین هلبجارتن سهو 2 پارلمانتر دیرک اجناف دمه دیرک آنینه و ددوج نوالیسی درکتنه Kiel-Ost dibêjne cî yani Garden jî tê de ye eleberk em şinha yani cî me gelek mazina em hertim heta nuhu hilbijartin çêbîne heta nuhu hertim ji sosyaldemokratan yani ji partiya SPD direk derexisiye ve cara yekemîne ku ez wek partî wek CDU mekariye em wê de direk derexîne ew yekemîn ew bû û duyemîn jî li hemberê min wek çapamenê jî hertim behsê dike yani yani ye SPD Landesvorsitzende dibêjin wî Kurdî serokê herêma wan ya partiye erê yek partî û her wisa jî li Berlînê jî yani fonksiyonayê heye li hemberê wê ez derketim ez xwe bawer bim ji ber ku min dizaniye ku yekemîn em xurtîn wek 5 sala me xebatê
gelek girin kiriye u gelek bahacı mekiriye ama eşwa bavar jibim jiber ku insanın lwede az gelek spasya xwa insanın li gardne u emşin hang dit rifta ya arikari dan yameji az gelek spasya xwa jibu hemish kar jibede jedişin meku حتى تدبيجي كاريغريا كرداجي هبويل سركتناته اره جبر کو پشگیری که گلک زیده هبی یعنی جبر کو مگود کو از کردم از خازم از کرد سر بکوم از خازم دیرکت سر بکوم هرتم مدگوتا از دیرکت در کوم هنش واد گوتن که زحمت اما راستیجی از گلک سپاسیش همیش کار راجیش ویدی رادشی نما خبات گلک باشد کرن و انجامش مدید یعنی دما اثر کتیم دیرکت مبید استاندی نه به سطرعی اثر کتیم به دنگ خلقی سرکت و دنگ لهمبری منو اسپیدی گلگ مازن بی یعنی نرتنی صد رعی بین یعنی از سرکتم یعنی به گلگ رعی دنگ گلگ مازن از سرکتم اوجی یعنی به پشگیری گلگ کرد حد شکرن و جبری که اسپاسی حد شکرن دناف چپاندا ما گلک جار پارلمانتر دیتنا کسین کاریگر هبونا لألمانیا لأوروبا پارلمانتویا أوروبا لكريستيان ديمقراط وكرد تدبن تشتكنويا قهرتنك تشبويا د سياسة كريستيان ديمقراط عند بتايبتي جي برامبري كردان كو زيادة تردر كيفن دناف كريستيان ديمقراط عند ببن كسين كاريجر وليدر هيك هوش ما ببرسيناكو او يعني خطايا معك حتى في صالح يعني حتى انه هو ام لوی پارتی ده مجیه خانه گرتی یعنی پارتی CDU ده مجیه خانه گرتیه دوی ام و کرد بکوین و پارتی ده دوی ام دنگی خو بلند بکینه اما CDU ام بجین لوی هرمی از بحث لوی هرمی بکیمه جبو بیانیه جی یعنی نتنی جبو کرده خو گلک نوجان کر لهم بری 5 ساله ده خو نوجان کر درفت دان یعنی درفت گلک مزندان خلکی ما جی بدیتن ام بیشتر کو شرط داعش داجی ام یک پارتی بون کو یه ما راستش مدگوتا کو ام لهم بری و باربارا دا ام نتین ام شکا ام بدیم پشمریه او پارتی ما بود اما جل خاتن دی ترجی هنا نتنی اف خاتنه و یعنی گرامن دوی تنیم نهی النجی یعنی دوی هر جوانه ما بکویم پارتی سیاسی ده بتایبت به پارتی من پارتی سیده ویده دناف پارلمانتوی دا لور دماغم هاتین من دی گلک آوکاری هبو باوشتله هبو يعني چونکی فراکسیون آوا مازن بویا گرگ گلک جهات چپ کن هون اوقاس مازن بونه کو يعني گلک پیوستیا و بگلک پارتیانی بو حکومتا بیت لوی هرمه حکومتا بیت شوا بالگوری نریناوا انه سوچار پارلمانترین یعنی فراکسیونام سوچارین حتی انه جن که زحمتی وقت هوادیتیه بیرون نمایه یک پارلمانتر زیاده تر بیا هنگی امتنی بسرخوا من حکومت بینا اما جبو دموکراسی جیگلک باشد تنین مرونت سرخوا به یعنی نه سرخوا مربی یعنی پارتی لیتراژ مرکار بکی سلونگامه یعنی خواسته کامه مدگوتا کول کمپانیا مدم مدگوتا کوس یعنی 5 ساله ما به FDP را و ما به گروهی را ما هفزورا کوالیسیون ما چیکره بو و گلک ام گلی سر شرکتیم براستی بوا هر دو کاراجی ام گلک مخاباتی گلک باش کرد بشهر بجارتنی عین روزی ما گفت کو ام وقت پارتی راسته ام تنی دکارین به هر پارتی راجی با آخوینی یک پارتی تنی اما جبر کو ام 5 ساله ام گلک مخاباتی باش کریه و انسان خلقش ریس بیخواهش تنی باوری ما آنی جبر کو 5 ساله مخاباتی باش کرد و دخواستن کو اف کوالیسیون بردوام ببه منه وکر برجواندی پارتیه جبر کو هر دو پارتی را ما کوالیسیون ما چیکره هنگی منستر یعنی منستر ماجی هندی کیم ببینا وزیر ما یعنی لی پارتی CDU هندی کیم بیا او شماره نزیده مهم بی نک گرینگ جیبی شماره زیاده تر خبات گرینگه نهو Sondierungsgespräch yani نهو مباكر دانستاندن هنه مباكر هر دو پارتیا به هفدوره لباس مخابن هر دو پارتی جی هفدو نکرن یعنی ما وی خبات ما تخواسته ما وی انگبوت ما چیکر یعنی ما گفت که ام تخوازین و هر دو کاراجی کوالیسیون چیکیم وقت ما گفتی نپیویس بی اما نچیبی یعنی هفدو نکرن نجمه آوانبی جوا آوانبی اما نهو اول روزه نهو ما پارتیا کسکان را درینینه از باور که ما کوالیسیون ما نوبره چند هفته داشتی ایرانیم. یا دو پارتیا با.
نهاز گۆداریە کوردیە تیا شیرین دەکەم دەبێژم خانم پاپۆک هەر لە کوردستانی بووە توچوی کوردستانێ بتایبەتیژی تە هەرێما کوردستانیانژی باشیرە کوردستانی تا دیتە Ez hertim çim Kurdistanê ez cizîrî me. Ez xelkê cizîrî me ez cizîrê jî Xwedê dame û li malbata me de jî hertim Kurdî tê yani dişteğiline. Em bêjin dişteğilin hin bêjin diaxivin. Em xwe cizîrî em bêjin dişteğiline. Ez hertim têm ev çend sala neçûme Kurdistanê. Ama hêvîdarim ku rojek nîzik dîsa ez biçim wê de ji ber ku rast em li vêrin ez vê dê mezin bûme ama dilê me li hertim li Kurdistanê ye. بەڵێمە سەیران پاپۆ بوو وەکو باسمان کرد ئێستا لێرە زۆر باسی دەکرێت لەبەرەوەی توانوێتی لە هەڵبژارنێکی چارەنووسازدا لە هەرێمەکەی خۆی ببێتە پەرلەمانتەر یەکەمین جارە لە دیاسپۆرە لێپرسینەوە یا پرسیار لە سیاسیەکی کوردستانی ئەوروپی دەکەین سەبارەت بەو دەنگدەرە کوردانەی کە هەیەی خەمەکانی و دەنگدەرە کوردانەی کە هەیەی وەکو گوێتان لێبوو سەیران پاپۆ باسی دەنگدەرە کوردەکانی خۆی کرد لە ڕۆژانی ڕابردوودا لە لەندەنیش کوردێک بڵین پۆستێکی کارگەڕی وەرگرتووە لە شارەوانی لە شوێنی دیکەش دەزانم کە خەڵکی کورد هەن کە دەنگیان هێنا دەنگدەری کورد دەنگی داونەتێ پێشنیاز بکەن کێتان پێگرنگە لە دیاسپۆرە قسەی لەسەر بکرێت کە بەدەنگی ئێوە گەیشتە پەرلەمانە ئەوروپیەکان یان شوێنێکی گرنگ لە شار شوێنێکی دیاسپۆرا بێ لەم مژارەوە دەچمە سەر مژاری جینۆسایدی ئێزدیەکان کە بە بەردەوامی لێرە لە ئەوروپا گفتوگۆی لەسەر دەکرێت زۆر پەرلەمانی ئەوروپی دەنگیان لەسەرداوە بڕیاروا بەم نزیکانە لە ئەڵمانیاش کۆبوونەوەی بۆ بکرێ و دەنگدانی لەسەر بکرێ بەڵام بۆ ئەوەی کە دۆزی بڵین جینۆسایدی ئێزیتیان بە تایبەتی ئەمە ئەو دواییان کە داعش کردی لە ڕووی یاساییەوە لە دادگاکان دانی پێدا بندرێ پێویست بە کۆکردنەوەی بەڵگەنامە دەکات ئێستا خانمێکی بڵین ئەکادمی لێرە لە ئەڵمانیا ناوەندێکی کردێتەوە نامەندێک بۆ دۆکومنتکردن هەروە هەبوونی مونومنتێکیش بۆ جینۆسایدی ئێزیدیەکان زنار چوو بۆ لای نیوسفیچەرێکی لەسەر ئامادەکردەوە پێکەوە دەیبینین Bergen Belsen wêzgeheke hûvane ji dîroka Almanya ta ku dawiya şerê cîhanî yê duwe. Girtîxaneyeke zûrî lêkirinê, eşkencedan, birsîkirin û qirkirina mirovan. Bi taybetî ya cihûyên bi ferman û destên nasyonal sosyalistên Almanî yên bi nazî dihêne yasîn li vê derê hebû. تاکو لسال 1945 هیزن بریتانیا گهشتینه وی داره بکیماتی 52,000 کس جبرس و ترس و شرط و مرجن درندانه و به مبست هاتین افراندن گیان خواه جدستان. دکتوره لیلا فرمان هاونشتیمانیه که ازدیا جدایک بویا آلمانیایه. روزانه ریا موزخانه و فوندا برگن بلزن دگیرید. جارنویس یان به شانسی آوه بید. پروژه که ناوی وی فرمانه. تایبت به دکومنت کرنا تاوان و قرکرنین هاونشتیمانین ازدی جعالی داعش و د چارچوبه فوندا هریمانی دزاکسن بو جهن بیرانین و مونومنتان دست بکریه. یعنی اف پروژه فرمان جگلک بشان بکتی بشا بنجهين او بشا كو امزيده انها امسر دخبتن بشا ارشيفه بقاربن ارشيفه كنافندي بدنا اواكرن او تيوي واتي ام ليكولينتكن وام دغرن قالوا حتى روجا ايرو كيجان ارشيف لكدر هذا حقي فرمانه ازديان وهم جي ام بقاربن وان ارشيفن زيرا تربكن وخور تربكن سر وی اساسی جی ام هف پیوینن کوردکن به مروفن گوش فرمان خلاص بونه تایبت جنو میرجی ینکو کتن دست داعش چی بدهید کامپیون دکتره چی درسته
نها ام در پرتوخانه لکیلک آویجی آرشیو کمه هی او هر دو تش شدو جورا دینه دیتنش برکو پرتوخانه جبو هر کسی گو بخوازه در حق تایبت شرع دنیای آدوامین آنجی در حق وی جی دیروکی لیکولین بکه آنجی هنا آگاهیان بستینه تیوی داری همجی جبو لیکولین کورجی اگر جبو زانیگه هبه آنجی دوریندن او تینه الوی داری لپرتوخانه یا جی مرکزیه اکادمیسیانا کرد ازدی و آلمان اوی جه دیروکا رش یا آلمانیا به ما دده ناز کرن هر گاوکا اوی آخه به پلان و مبست هاتیه بکارانی لوی دریجی دکومنت و برماین جیانا روزانه یندیلکرتی و زندانی و قربانیین بشارزایی و آوائه که ریکوپیک دهنه نمایش کرد. انو که از افتش هادی سریمه ددلی ویدا برینه که درمان نبوی بنخافتی و بدنگ هیا. نجلا یک جکچو جنین رزگاربوین داعشه و نها ده پروژه دا او بخواه کار دکه و جه ده پرسم او چه جهول و کار مینا پروژه فرمان دخوازه. گله که اما همه عدالت بیاکرن بری هر تشتگی و اما هما نیاش بیر کرن جی افقدی اشبر نقد یکه کچکا نبس قد یا ازدیابتنه هر جنك و هر كجكا كالعالم همو افتشت بسري هاتي بويا دحي اش ما هموارا مهما عدالة و توثيق كرنجي اش ما رامهما انه كأم روجكي السر حقوقي خواب ساكنة ازمون پری ایش و جانن جبیر نبوی ین هفبیرن اولی و زمانی به دکتور لیلای جافگانیه که سرکه و زانیارین جدست ایکنه جبو ارشیف کرن و دکومنت کرنا جینوسایدا داعش لهمبری ازدیان کری. قالك مروف تشتن جودا جيان كرن بيويستا دما ام باسافي فرمان بكن ام بكاري بالحمي ايش وبرين في جواكي جي ببينن وناس جي بكن لو ما لازم هم ام بجناره وهم جي بميراره ني تشينابه ام تاني بجناره ام ببيفن اجي تاني بميراره وهلبت امي اللي بني رند في ملي شمالي بن اجي جبلي قبلتي بن يعني اوتش مهمه ايدي او ارشيفا ما اساساوي اف اخافتنين مروفين كوج فرماني خلاص بوننا او كوم كرنا ارشيفان وخرج كرنا ارشيفا كنافندي واوجي بنجهه جبو بشندن دنافي بروجي ده بشندن شنه بلاف کرن و پرورده کرنا لسر فرمانا ازدیان پروژه فرمان یه خانم ناو کالکی ویجی هر فرمانه و جسدم فرمان بسر هانشتیمانین ازدی هاتی تا که داوی سال 2023 ده چارچوبه فوندا هریمانی دزاکسن بو جهن بیرانین و مونومنتان بردوام دبه. اف پروژه وقاوه که یکمین ام دبینن ولو ما تخص ام الفيدر دس بيبكن وجبود دزجها يا شتفتون نيدا زكس شجدنكشتتن اف بروجيك نو جبوان جبر كود باشا روجه حتى روجا اي روجي تني بجواكن كو وكل بيرن بيلزن انجي تايبت الشرع دنياي ادوامين ده يعني فرمان جرانجيان كرن تني بوان جواكا مجولن افجارا يكمينه و جیه که بیرانینه به ازدیا مجول بند به جواکن که دشار دنیای ادوامین ده لودره فرمان ندیدنه. افنها جیه دیروکیه نه؟ اف قامپا دگوتن کنسنتراسیونslager لی بیواته او نافنه. دکتور لیلا فرمان یک جوان گلک کسایه که پشتی هرش داعش لطباخ 2014 بو سرشنگاله و دورندنین هاونشتیمانین ازدی پرانیا کار و برکار خواه جبو پرسا لگریان و ارشیف کرن و دکومنت کرن تاوان داعش وقتان دیه. زناشین و رودا و آلمانیا. نابڕێک وەردەگرم دوای ناوبڕ لەسەر مژارە زیاتر دەمێنمەوە مەسەلەی دۆکۆمنتکردنی ئەو بەڵگانەی کە دەتوانن لە دادگاکان لێرە لە ئەوروپا بەکار بێن بۆ
سەلماندنی یان بۆ دانان بە جینۆساید ئێزیدیەکان گفتوگۆیەکم دەبێت لەگەڵ میوانێک کە لەو بارەدا کار دەکات هەروەها وەکو سەرەتای بەرنامەش باسم کرد چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێش دەبیستن هی گەنجێکی کورد کە کارسازێکی کووردە نەبووتە 40 ساڵ تەمەنی ئێستا لێرە 320 کەس کاری بۆ دەکات هەلی کاری ڕخساندۆ بۆ ژمارێکی زۆر گەنجی کورد هەروەها قوتابخانەی فێربوونی زمانی کوردی داناوە و یانەیەکی کوردستانیانەش هەر چاوەک پارچەی کوردستانی داناوە کە دانەوێت لە ئەڵمانیا لە ساڵانی داهاتوودا وەکو دەڵێ کاس ببەنەوە. لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمانەکانی لە زۆر پەرلەمانی ئەوروپا لە زۆر شوێنی دیکە دانراوە بە جینۆسایدی ئێزیدیەکان لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراق بەڵام هەموو ئەوانە بە بڕوای کاک حەسۆ هورمی سەرۆکی سازیا ئێزیدیان یا ناونەتەوەی ji بۆ بەرەنگاربوونە جینۆسایدێ شتێکی جیاوازە لەوەی کە پێویستە لە دادگا هەبێ بۆی کە کەیسی ئێزیدیان بگاتەوە خۆناغی کە دووبارە نەبێتەوە جارێکی دیکە و ئەو ڕووداوی کە هەیە. کاک حەسۆ ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمە تو بخێراتی کاک حەسۆ نیسفیچەرازە ناری دیت و ناوەنجی تەدیت گرنگیاێ ناوەندی چیە و ئەو کارێ وان کردە کاریگەریە وان دۆکمنتان چ دەبێت لەسەر و دۆزاک و نهادمەشە. هەڵبەت زۆر سوپاس بۆ فێدەریوێ هەر کارێکی دوواری دکومنتاریە دەبێتەکردن وش بۆ بەلگە بێنە کۆمکردن وش بۆ ئەرشیفکردنێت شتێکی گەلێک پێنگاوەکە باشە بدیتە من ئەف کار بۆ پەروەردێتێتە باشە بۆ بتە بەلگە بۆ هەندێک و بکەفتە بەردەستێ وان هەیئەت و یان هەکەل پێشە ڕۆژێ دادگەهەکە تایبەتمەند یان دەگەها نافنەتەوەی ڵاهای قرارداکە و کێزی وەرگێت ئەوان دکومنتارە گشتی چیە بە لێرات تێنە کۆمکردنیان کوردستانێژی لێ ئەوە دێنە سیاغەکردن سەرشنۆ تاوان ئەف کەسێن کۆمکەن ئەف ڕێکخراونە تشتێ باشکردین هەر ڕۆژە حولی دەستە دکومنتکردنێکردین تشتێکی دیژی زێدای سەردانی داعش خۆشی گەلک بەلگێت بەڵافکەین وەختە خۆداک و کاری هاتیکردن بۆ فرۆتنە کیژ و ژنان وان خۆشی بەلگێداکەین ئەو گەلک ڕێکخراوێتین لێ ئەوەی ئەس پێت بینم تشتێکی باش هەتان و هاتیکردن مەسەن ئەو نویسنگە ڕزگار بووە دهۆکێ هەموو کەسێن ڕزگار بوویش دەستێ داعش ئەنترویت ڕۆژی حولی دەیەکەین ڕۆژە دەرکەفتین دوسێ ڕۆژە هەموو تشتل بیراوان بوو تەسیروان هات بکردن مادەکە خام و هاتیە چێکێن نەها گەل یونیتات ئەو هاتنە دیجیتالکردن و ئەرشیفکردن تشتێکی گەلک کتێبە سەرات ناشکن هەربەت ڕێکخراوە یا ئێزدیانش بۆ دکومنتکرد نێ دهۆکێ و ئەربیلی هەی ئەوانژی کارێکی باشی کردی دیسا ڕێکخراوە کنیات سانترالڕات و یەزدا ئەوانژی گەلک کارێکی تایبەتش بۆ ئینان ئەوان شەهەداش بۆ محکەمی ئەف کاری هێرە بەرز ئەو دکومنتارێن هۆمەدیتی بدیتە نامن هەکر دکومنتاری سەر عەردێ خۆ بێتەکردن گەلک دێ باشتر بێت پشتنگی بێتە دەربە بۆ پارێستنێل دەربە لەنها دێتەکردن هەلبەت شتێک گەلک باش ئەوە کونا عەرد دەرە شەر لێ هاتێکردن هەر کەس کارت ئازاد نابچێت دەرێت دوو ئەو خەڵکیش دەستێ داعش دەکەفتین یانش دەستێ یانش گۆڕن بە کۆمەڵ ڕزگار قورتال بووین ئەوێت ساخ هەموو حازرن شتێک گەلک باژنین ئێزدیا کریب ئازادانە ئەو پەردە دڕاندن کو ێدی شەرم بکەن یان ئەو دیوارێت ڕەملێت ئاواکری چۆنە سەرمەن بەرە و ماشراف هەبوو و جارایەکی 2014 ژنەکە بینە UNG هەتانۆ کار باش دێتەکردن ئەف چی فایدەش کاری دێتەکرد ئەو گرنگە فایدە چیە؟ فایدە ئەوەیە کو ئێک ژ بۆ ئاواکردنا هوژمەندیە ژ بۆ خەڵک تێبگەهان چی سەریبی ملەتی هاتە جارەکەی دووبارە نابێت دوو بنە بەلگە بێنە حەزرکردنش بۆ هەندێک بکەبنە بەردەستێوان دادگەها و هەیەتێ تێنە چێکردن سێ ژ بۆ هەندێک و فیلم سەر بێنە چێکردن درامە سینەما بێتە چێکردن دیسا ئەوە کەبێت خزمەتە هەندێکدا و هەکر پێش بیردانکە جوواکیە و کورد زوو تشتاش بیر بکەن کوردستانی عام مختبەرە جینۆسایدە چەندین جینۆساید سەرەوە و هەر دووبارەتکەنە هەدەف ئەوە و جارەکە دی ئەو جینۆساید دووبارە نەبێت ئەوە دی چاوا چێبێت هەلبەت ما جنابەتەژی بەحس کرد و هەتانەوە چەند محکەمە چەند خەڵکی بکەین ئەوە لیستێکە هەیە 12 دەوڵەتە هەتانەوە قرارەکردی و ژبلیک و جواتە مافێ مرۆڤ تەمەنی جارایەکی یەکی نە 2014 و پەرلەمانی ئەوروپی نە قرارێ دەرێخستین هەتانەوە گەلک هەیەتی قرارێت سیاسی هەموو قرار سیاسی دیبلۆماسی معنەویە یاد گرنگ محکەمە هەتانەوە
هیچ محکمه که اف کیزوار نگیرش بدی محکمه یا فرانکفورت یا بلند او طه جمعلی 3 نوامبر برینگی جناوی جنیور هامبورگ بوارگرتن هلبت او محکمه هات دانان کو هات قبول کرن کو جنوسايد وبسري ازديان هات يكرن هلبت برینگی احاطه یا یونیت هذا البرامبري جواتا يعني مجلس الامن ده الدهي ماي 2021 هاد بقوتن لي اهميتها في يا محكمه فرانكو قالك بترك او هطا هي حكم كريم حسودنا بريده وكي تجي ليستجي اماده كريم قالك بالكيشا يا الله همي ولات انجي هرمان كو وكي بيجن دان بيدانا وان هي بو جينوسايدست افا جرينجا بريارن سياسينا وكي بلغنامه كان باشا كنج بلغنامه سمعتني اللي دادغه كيو بريار هات استادنتانها بلغك يمن انجي تشي مساله ارادك السياسي لازم بو ومصلحه دولتها تدشينا عراق براستي كردستان نايت ورقتن وك مخاطب الجركت ري عراقي رابط شنو كردستان دولتها مخابن وصجري مخابن هطانه حكومه عراقي هيج رانجاكي استجابه قال هيج قرار كان افناتوينينا اف قرار هاتي تشكن يا يوني تاجي يا قرار بيستي حفتنا يا 2017 هاتي تشكرن قرار عراقي فرض كر سروان يعني في وقت ده وزير خارجيه عراقي ابراهيم جعفري شو مجلس الامن ودري دو شرط كان اكس سياده عراقي بن سياده عراقي دو ولايه قضائيه طبعا ولايه قضائيه حكم قانون عراقي ده بيفا جينوسايد نينا هكر اف جريمه بشنا محكمه عراقي هموجي الماده شار ارهاب تنا حكم كرن طبعا هم وين اخذين ازديان وما كردستان بقشتيجي ام نلقى الهندينا كو تول فكر ما نفد خلك بو ما بكوجن ما بد انصافا ما بتكرن ما بد عداله ما دوباره كرنا جينوسايد بتم بنكرن اف محكمه عراقي بنشمال درفتني لفرانكفورت محكمه كي وساتشي تشنقول براستيجي حاطانو قالك محكمه هاتينا تشكرن الولايات جدا جدا او كيزا كدير سويدا دري ديجي هاتينا ليه جوازيا بيتشي بو امكانه بجن المانيا دست خوشيلت كان كو بيستي هايفي درونشتن تشيبت موجي بيجن جناب تجي بيستي هايفا شش مروف حفت مروف خلك شنغال سروكوزان دعوت كرين قال من سيبرا سنترال رادا 15 كرسي داينا ودي چن بحث جنوسايد كانوا وقت كي نزيك ده تقرار كان ام زوجنا سري محكمه او فرق او محكمه او ابو كو افان محكمه ديت هاتنا شكرن هالجريد جنسيه ولات تخو ادبرنا محكمه كو يدشوينا ناف ريخراوكا تيروريست دا نجبو هندك كشتينا كو جينوسايد تشيكين نخد او شي ترسن او فيش هاتا ترسن هكا بيبا جينوسايد كاربينن ادي هندك ولاتيت وانن طه جميلي نولاتي ألمانيا أو اليونان قرتنو إنانا هيرا فرقيات في هذا هطانو عراق نهاري كارا دو إرادك السياسي نافنتوي جنينا مصلحة فان ولاتا جي نكفينا تنديدا تني دان بيدانت كرين طبعا هل بد بوزانين فان ولاتا همواجي نبز بو ازديابتني كده كردين تركمان الشيعة وشبكة الشيعة وخريستيانا وازديا وكاكا بينج جروب تاتينا بنافكرن ايك شوانجي بحث البونمرد كت برلمان اوروبي وعشيرتك عرب انكو داعش افان هموت يعني تجربة تزانم تقول لك جه دنيا قراي وقال لك ودمك دريج جي السيرفي مجاري كاردكي جهو أرمني جي لأوروبانا ودبينين داد جهنا وقال لك تشتنا لأوروبا كودان بدانا هيبو جينوسايدن دلجيوان هات تذكرن تجربك توا كرد توا ازدي تشن لفير ببن هلبت جنوسايد بسري يا جويا هاتي تشلو ايك هاتا تشلو بينجي بو يا بسري المانيا هاتي حرب جهاني 24 ابريل 1915 بو توي وقت ده تجربه وان يعني دوكيمنت كرن قالك يا بزحمت بو عرنا دستي وان بو قدغه بو اف تكنيكا بيشكفتي نبو راغهاندن وصان بو ازديا شوان باشترا كار كري بو دوكيمنت كرني ليت وارد ده اوان لو بولو بكرني حقم فايده شو يمكن لو بيكي باشواني كري هلبت هولوكوست هاتا تشكرن ومحكمة سرعة كنوان حق خونستاد لجنوسايد أرمانيا وصدو 6 سال جبل كي درباز بون هاتانو هيشتا سوشار ولاتا إقرارا كري أو جي هيش محكمة كي إقرارنا كده چونگو ميرات جريت وان كسر جنوسايد تشكرين دولة عثماني كو دولة تركيا هم قوة خود جيندي ومصالح الدولة جيت دنا وهندك لينجي هندك دولة ديج دي كفتي بيم نافكين جبروي كي نقلك تعالوا ليه
وان پێنگاوێت باشێت هاوێتی توارێ لۆبیکردنێدا ئەتوارێ چێکردنا نصب و تیمسال و وعیا خەلکی بخۆ و دەرس چاوات ئەس چوی مارمنیە چەندی جارا 100 ساڵیاوی ئەم دعوت کردین ناف منهاج مدرسێدا هاتیە خوندن حەقم توواریدا تەجربە یا جۆرجیا ئەم یا جوریاوی ئارمەنیاژی ئەم فایدەژی کاک حەسۆهرمی سەدیسەت ئەم بوان نێزیکان تشتێکە فراوانتر دکەن سەرێ مژارێ تایبەتیش بیستی مایوەکی تەژی بەحس کرد جوین هەیە جوینە پەرلەمانە ئەوروپا یا ئەڵمانیا و سپاس بۆ پرتوکێ تەژی پرتوکێن باڵکێش ئەوژی بەشەکەژێ دکمنتکردنا vê mijarê kak Hesohirmî serokê saziya Êzîdiya Arnafneteweyî ji bo berengariya Genûsayedê gelek spas ku tu digel min bûyî. Spas. Duayên mijarî em şewman çîrokekî balkêş e çîrokî Genûsayîd û malwêraniyekanî Kurd dizanın taw nabin belam hemîşe li nêw ew malwêraniyaner ji da çîrokî balkêşî serkewtin hen yekek lew çîrokane êsta dê bîstin karwan ئاکرایی گەنجێکی کووردە تەمەنی کەمتر لە 40 ساڵ بە 11 ساڵی دایکی و ئەندامانی کەسوکارەکەی دەکوژرێن لە ڕووداوێکی ناخۆشدا لە باشووری کوردستان بەڵام ئێستا لە ئەڵمانیا بۆتە ناوێکی بڕوا پێکرا و کاری جوانی کردەوە پێکەوە چیرۆکەکەی دەبینین. چەند نەفەرمون؟ باش. کارسازێکی کوردستانیە و کوڕی ئاکرەیە دیاسپۆرا نشینێکی سەرکەوتوشە. من ناوم کاروان عونیاکەیە لە ساڵی تاریخەکەش تۆزە ئەوەیە 4/4/84 ڕۆژی چوارشەمە لە دایک بووم من لە ئاکرە دایک بووم تا ساڵی 95 لە ئاکرێ ژیاین دوای 95 دەرچوین هاتین بە ئەڵمانیا جێی متمانەی دامەزراوە کارگێڕی و سەربازی و تەندروستیەکانی ئەڵمانیایە لە هەرێمی شلێسڤیگ هۆڵشتاین. پێشۆکە بگەڕێنی بین بە ئەڵمانیا تووشی کارەساتێک بووین ئەو کارەساتەژەوە بوو کە لە ڕێگا داکم کوژرا لەگەڵ خوشکم کە دەمانەوێت دەرچین هەندێک بۆ بین بە ئەوروپا لەوێت کاتە تەمەنم 11 ساڵ بوو لەکوێ لە زاخۆ لە ئیبراهیم خەلیل دەمانەوێت لە کورسان دەرچێت لەسەر سنوور لە ئاخی تورکیا لەوێت تەقەمان لێکرا تورکەکان تەقە لێمەیان کرد لەو شەوە 23/8/94 داکم کوژرا لەگەڵ خۆشکم و لەگەڵ چەند کەسانی تر ئێمە ئەو شەوە ئێمە 5 خوشک و برای خوشکێکم کوژرا ئێمە 6 بووین 5 ماینەوە دوایە کە کوژران منداڵ بووین گەڕاینەوە بۆ کوردستان بڵێن تەرمەکانمان هێنا بۆ کوردستان دوێ بە خاکمان سپێری لەوێ ژیان زۆر قورس بوو ژیانێکی زۆر چکە باوکم لێنە بوو ئێمەش منداڵ بووین باوکم پێش ئەو ڕووداوە دەرچوو باوکم لە ساڵی 92 دەرچوو هات بۆ بڵێن تا یۆنان گەیشت لە یۆنان چاوەڕێ کردوتی ئەو ژوەرن پێکەوە ئەلەسەس کە بین بۆ ئەڵمانیا وەکو گەڕێنەوە کوردستان کەسمان نەبوو هەنی دایک نەبوو باوک نەبوو تۆزە بۆ منداڵیش کورسە ئیتر من لەو کاتەوە بەڕاستی ژیانێکی زۆر قورس کەوتە سەر شانە مەسئولیاتێکی زۆر گەورە من ئەو منداڵانە گەورە بکەم چۆن بە شێوەیە 11 ساڵی و باوکت نییە 11 ساڵی دایک و باوکم نییە و 4 خوشک و برام هەیە 2 براوە لەگەڵ 2 خوشک خانوو ماڵمان هەبوو بەس کەسمان نەبوو ژیانێکی زۆر بەڕاستی ئێستاش کە باز دەکەن دڵم پڕ بە گریانە کە بیر لەو ڕۆژە دەکەمەوە ڕۆژێکی زۆر ئەستیارە نەخۆش بوو من بەس ئەلحەمدوللا شکر بۆ خۆ ئومێدم هەبوو لە ژیان کاروان هەر کەچکۆتی من تەعاملە کوردی دگەل نەکردە هەر تەعاملە برادەری منە دگەل کردی برادرم بووە یعنی کەچکۆتی گەلێک جۆرە ئەم وەختی خودم عشایر بوون هەچوونە نکڕاییسەوە ئەوان ئاغاواتەوە دگەل من دۆ بوو
وتعامله تشجع من تعامله كره خو نكيا ككره من بسيور ويا كره ما بس مقالك بسيور خويت بكري ويشرب منك يا وي بسيور من كري بۆیاغم دەکرد ئەو کاتە و ئایس کرێم دەفرۆشت چکە وازم لە قوتابخانە هێنا کە پێش دەرچین تا سڵفی 6 خوێندم دوایەوە کە دەرچوین دەمیست بەرداوای بەخەدم بەس نەمتوانی لەبەر منداڵەکان کە بوومە دایک و باوک و برا و خوشکیان لەگەڵ ئەوان ئایس کرێم دەفرۆشت پێڵاوم بەداخێت خیار بە سماق و ئەوە دەمکڕی و دەمشۆرد و سماوە خۆم تێداکرد لە کۆڵان دەمفرۆشت. پاش گەیشتنە ئەڵمانیا کاروان ئاکرەی دەرفەتی دەستپێکردنەوەی خوێندنی بۆ دروست دەبێت. زیرەک دەبێ و دەبێتە ئەندازیار. بۆ ئەوەی بتوانێت بخوێنێ دەبێ کار بکات. بۆیە ئیشی پاکردنەوە بە فرماڵین دەکات. پاش تەواوکردنی خوێندن لە جیاتیەوەی ئەندازیاری بکات لە شاری کیل کۆمپانیایەکی پاکردنەوە دادەنێت و ناوی لێ دەنێت کیان. کیانێک کە ئێستا 320 کەس کاری تێدا دەکەن و زۆربەیان کوردن. بەشێک لەو کوردانە لە سوێد و فینلەند و وڵاتانی دیکەوە هاتوونە. بۆ حکومەت ئیشەکانی من زۆر بە حکومەت ئیشەکەم بۆ هەرێمی شلیزوی کۆلشتاین ئەو ژیژەکان ئەوەیە ئێمە جێگای سەربازی کە ماسکەرات پێ دەڵێن مەسن بڵێن پاک دەکەینەوە دەستگای پۆلیس جێگای ئەوان پاک دەکەینەوە خەستەخانەیە خەستەخانێکی تر بەش بەشە بەشی عەمەلیات بەشی بەعام پاک دەکەینەوە و دوای ئەوەش بڵێن سەر پاکردنەوەکە پێ دەڵێن سایت ئاربایت فێرمەی کاتی یان ئیشی کاتی کە بە کوردی پێ دەڵێن مەسن تەلەفۆنم بۆ دەکەن دەڵێن پێویستی بە 4 نەفەر یان 6 نەفەر یارمەتی دەدەن ئەو ئیشە بۆ ئێمە بکەن ئێمە کاریش تریش دەکەین نەقلیش دەکەین نەقل بۆ ئێکیا ئەگەر ئێکیا فێرمێکی ئەنی کۆمپانیایەکی سویدیە شتی ماڵان دروست دەکە نەقل بۆ ئەوان تەنەقل بەسەن جەنابەت بڕۆی ئەو شوێنە ئەشای بکڕی سارەکەت بچووکە یان ناتوانانی هەڵگری عقدەکە بە ئێکیا دەدەی ئەم بارە ئەم شتانە بۆمان بگەێنە ماڵەوە ئەمە دەڕۆین ئەو شتێک کە خۆیان پێویستە دەگەینی نەماڵی ئەوان سیکوریتیژمان هەیە یعنی سیکوریتیش دەکەین کۆمپانیە سیکوریتیە حەفلەیەک دەکرێتن بەڵێ 5 نەفەرمان پێویستە ئەم شوێنە بپارێزن ئەو تابلۆیەکی زۆر گرنگە ئەوم کاگە من گرنگی ئەوەیە دووشت لێرە هەڵم گرتووە لە کۆمپانیەکە کە تا ئێستا احتیفازی پێ دەکەم یەکێک ئەو تابلۆیە کە ئەول داهاتی منیان ئەول پارەی کە گەیشت بەدەستی من لە کۆمپانیا هەستامتم چی بکەم چی نەکەم بەسەن بیر لەوە نەکرد سارەیە یان شتێک بکڕم هەسام ئەو تابلۆم کڕی چکە ئەو مانای ئەو تابلۆنە ینی شتێکی زۆر ئیشکردن ینی ئینسانی بەتاقەت بەشیان لە جێگایەکی زۆر بەرز ئەو تا ئێستا لە ماوە تقریبان زیاتر لە 12 ساڵ هەر لە کۆمپانیا احتیفازمان پای کردەوە بەڵێ کیان ناوی کیان لە چیەوە هاتووە کیان کۆمپانیای کیان ناوێکی کوردیە ناوێکی ینی کوردی ئەسڵ کە بەڵێن پاشە ڕۆژێک مستەقبلێک دانەی کیان ناوی کوڕی من کیانە من خێزاندارم کچک و کوڕێکم هەیە مەقسەد ئێمە دەڵێن خێر باس ناکرێت بەس وەکو ئیشەکانی من کاتە ئەو ڕۆژ هەر لەگەڵ ئاکرێ خەریکە مەقسەد لە کاتی ڕەمەزانان ئەرزاق تەوزیع دەکەم یان لە زستان تا 20,000 30,000 لیتر نەوت لەسەر ماڵی کە پێویست یان ماڵی شەهید کە چکە ئەو شەهیدانە خوێنی خوان ڕژ لە پەناو ئێمە تا ئەمەیان دروست کرد تر چ وەڵات بێ چ لێرە بێ ئەمە دەبێ ئەوانە لە بیر نەکەین ینی گۆڕی خۆ بڵێن ژیانی خۆیان لە پێناوی کوردایەتی پێناوی ئەو خاکە وڵاتە تر با من لە ئەڵمانیا بم
بەس دەبێ ئەوان لەبیر نەکەم ینی ئەو ئەگەر من دەڵێم زۆر شەیدمان هەیە دەبێ ناوی ئەوان لەبیر نەکرێ چونکە خاکیمە خاکی پڕ لە شەهیدە خاکیمە پڕ لامەئەساتی نەخۆش و لەبەر ئەوەنێ من زۆر دەکەم حەزم لێ لە دەستی ئەو دایکان هەماش بکەم دایکە شەهید ئەو چاوی ئەو خوشک و برانە باشکەم چکەوە هەموو خوشک و برا و دایکی ئێمن زۆر یارمەتیان دەدەم مەسەن ئەم جەژنەیە لە کوردستان نەبووم بەس هەوڵمدا تیمێک دروستکەم بۆ 650 منداڵ جلی جەژنمان کڕی و لە کوردستان باخ بە منداڵ دەدەی لێرەش پرۆژێک تێ بۆ منداڵی کورد پێم خۆشە بۆم باس بکەی ئەمەی کە باسیشی دەکەی تەسیری ئەوەیە کە خۆت بە منداڵی وات بەسەرهات ئەو کارە ساتتان بەسەرهات کە من ناچار بووی منداڵ بەخێو بکەی کاتێک بۆ خۆشت منداڵ بووی زۆر ینی ئەو کە من کە جەژنان داد ینی بەڵێن کە دایکم ئەو تووشی و کارەستا بووم باوکمیش لێ نەبوو کە سەیرم دەکرد ئەم هەموو منداڵانە خۆیان جوان دەکەن و جەژنی بڵێن بەیانی جەژن دەڕۆن لای باوک و دایک و کە منیش سەیری خۆم دەکرد کەسم نییە ینی شتێکی بۆ من شتێکی زۆر قورس بوو ینی شتێکی زۆر قورس بوو کە بەیانی جەژنیدا تۆ سەیری دەکەی هەمووان بێکەسی هەموو جلی خۆیان حازریان کردەوە جلیان بۆ کڕیوە ئیتر ئەو هەستە لایم ماوە ینی ئەو هەستە من کە دەمەوێت کە ئەو منداڵانەی کە ئەو منداڵی شەهید کە بەیانی هەڵستێتن جلیوی زۆر جوانتر بێت لە ئەو منداڵی کە بەدایک و باوکە شتیوی زۆر ڕێک و پێکتر بێ جەژنانی ئەو ماڵەت زۆر ڕێک و پێکتر بێت لە ماڵی سەرمایهدارێک منداڵی ئێرە منداڵی کورد پێویستی بە جلی جەژن نییە بۆی بکڕی نەهڵە ئێرە منداڵی ئێمە بڵێنی منداڵی کورد لە کیل ئێمە چوینەوە کوردستان کیان بۆ مەقصد بە بێمەسەرەوەی جەنابەت نەیدەزانی کوردی بخوێنەوە تابلۆکان نەبوو هەردەی گوت باوکەوە چییە من نازانم کە ئەو وەزرەمان بۆ دروست بوو مزگەوتێکشم لێرە دامازراندووە لە ناو مزگەوتە مەدرسەیەکماندانە لەگەڵ برادران مەدرسە قوتابخانەیەکە چییە زمانی کوردی ئەو منداڵی ئێرە کە دەگەڕێتەوە کوردستان بزانێت ئەو تابلۆیە بخوێنە کوردستان ئەنی هەر هیچ نەبێ بزانێت کوردستان چییە هەولێر ئاکرێ ڕەواندز کوردی بزانێ تاریخێک بخوێنەوە کتابێکی کوردی بخوێنەوە هەستان مەدرسەیەکماندانە مەدرسەی کوردی لەو مەدرسەیە تا تقریبا 100 تەڵەبە هەیە 100 منداڵی کورد هەیە لە ینی بڵێن لە تەمەنی 6 ساڵی تا 18 ساڵی کوردی خۆیان فێر دەکەن مامۆستامان هەیە مامۆستای کوردمان هەیە چەند خوشکی بەڕێزن و لەگەڵ چەند برای بەڕێزن کە دەرس بە منداڵانە دەدەن یان فێرە زمانی کوردیان دەکەن فێرە عادەت و تەقالیدی کوردی دەکەن کە دەڕێوە کوردستان چۆن لەگەڵ باپیرە چۆن لەگەڵ لاپیرە هەست و کەوت دەکەی چۆن لەگەڵ ئەوان قسە دەکەی بە شێوەیەک بە بزانە کولتورێکمان هەیە کوردستانێکمان هەیە ئاڵایەکمان هەیە ئەم بۆ بڵێن ئەو کارەکانی من کە لێرە کە بتوان خزمەتی ئەو منداڵانە بکەیان ئەو خوشکبرانی کورد کە لێرن کە ئاسانکاریەک بۆ بکەین کە دەگەڕێنەوە بزانن کوردستان چی و بە کوردی هەم خوێندن هەم نووسین کە خۆیان فێرکەن کار منداڵ پەروەردە وەرزشەکە چیە؟ وەرزش لێرە گەنجمان هەبوون بڵێن ئەوەی لە کوردستان هات باڵمانە لە وەرزش لە فوتبۆل یان لە دوگۆڵی زۆر ئەکتیڤ بوون بەس زمانیان نەدەزانی تۆزیان کورس بوو یان لێرە خۆیان بگرنەوە یان لە کەم بوون خۆیان بگرنەوە لەگەڵ برادران بەڕاستی لێرەوە دەستخۆشییانە دەکەم کە ئەو برادرانە بیرروکیان هەبوو ئێمە تیمێک دروستکەین لە هەر چار پارچە کوردستان پێک بێت تیمێک دروستکەین لە هەر چار پارچە کوردستان تیمەکەش ڕسمی بێ لەگەڵ لە خولێکی بڵێن لە دەوری ئەڵمانی بکاتن تیمێکی زۆر زیرەک ناون لێنە تیمی FC ئازادی کیل تیمی ئازادیمان هەیە ئازادی لە دەوری ئەڵمانی لێرە لە دەوری 4 یاری دەکات تیمێکی ینی پرۆفشنۆل
لە تیمەکە یاریزانەکانی هەمووی کورد یاریزانەکان هەموو کوردن تر یاری لە هەولێر تێدایە لە بەڵێن لە باتمان لە دیار بەکر لە قامشلۆ دوو برادەرمان هەیە یەکێکیان خەڵکی سنەیە ینی دوو بەڵێ ئاسێ لە هەر چوار پارچە کوردستان ئەم تیمە دروست بووە ئەنی لێرە کوردستانێک بۆ خۆمان دروست کردووە لە وەرزش کوردستانێکی بڵێ شەریکە کۆمپانیاکیان لێرە مەدەست پێک ئەوەل ڕۆژم کە دەست پێم کرد کە لە ئەوەل ڕۆژ دانانی ئەو کۆمپانیا ئیشی بەفر بوو لام دەدا ئەو خاکەنەسە بوو ئەنی ئەو خاکەناسە تەمەنی 13 ساڵە هەڵم گرتووە هەتا ئێستا احتیفازی پێ دەکەم بەم خاکە نازە دەستت پێ کرد ئەو کیانەی کەم دام ناوە و زۆر هەنی چەند کیانی تریش کە دروستمان کردووە لەمەوە دەست پێمان کرد ئێستا تەمەنایەت کات کەس مرۆڤی چێتر نەبی لەو کوڕێ مرۆڤی ئەلحەمدولillah شکریش کوڕێ من چێترە و ئەزگەلێکیش پێخۆشحاڵم ئەس ڕۆژێ پێش نەبێژێت کەم هەر پێشەوە گەردی یا ربی خودی ئەلحەمدولillah شکر کوردبی کارەساتی وە گەورەت بەسەر هاتبێ بێ بۆ ئەوروپا ببێ ئەندازیار لێرە ژیانێکی نوێت هەبێ بڵێن خەڵکێکی زۆر کارت بۆ بکە بەڵام هێشتاش بیرت لای ئاکرێ بێ ئاکرێ جوان بە تایبەتی لە ڕۆژانی نەورۆزدا و لەوەش گرنگتر دەوروبەرت کە سوکارت پێت سەر بڵند بن شەرمت لێ نەکەن ئەمە دەکرێت نمونەیەک بێ بۆ زۆر گەنجی دیکەی کورد لێرە لە دیاسپۆرا کە وڵاتی خۆیان بیر نەچێتەوە زۆر سپاسان دەکەم کە تاوکو ئێستا لەگەڵمان بوون هێڵی گەرمی دیاسپۆراتان بە درێژای بەرنامە بینی ئێستاش لەسەر شاشەیە هەر پێشنیارێکتانەیە هەر کەسێکی وەکو کاروان ئاکرێژ دەناسن کە پێتان وایە گرنگە لە دیاسپۆرا چیرۆکەکەی بگەڕدرێتەوە پەیوەندیمان پێوە بکەن و دێنە خزمەتتان تا هەفتەی داهاتوو بێ بەڵابن.